هەندێک خێزانی پەلی کردو لە کڕینی ئەوەیە لە جلوبەرگە پێمە ناخۆشە ڕاستی سەرەتا ئەم بڕیارێکی نوێ نییە ڕاستە لە کەرکووکە تازە ینی ئاگدارمان کردو کە جێبەجێک لە کەرکووکە چۆمە لە هەوڵا بوون بۆی بتوانین ئایا وەکو جلەکانی ساڵی ڕابردوون هەمان ستایل بێت یان گۆڕانکاری بەسەرا بکەین بەڵام لە دوای کۆبنەوە لەگەڵ یەکەی سەرپەرشتاری بنەڕەتی و یەکەی سەرپەرشتاری ئامادەی و لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری خوێندنی کوردی گەیشتمانە ئەو ئەنجامێکە ئەم بڕیارە جێبەجێ کرێت کە نزیکەی ساڵێکە لە وەزارەتی پەروەردە باسەکرێ و زیاتر لە نزیکەی 4 مانگە بێ کە وەزارەتی پەروەردە بڕیاری لەسەرداوە بە نووسراوی ڕسمی پێمان گەیشتووە و ئاگادارین بەڵام ینی بۆ جێبەجێکردنی خۆ دەزانی هەر گۆڕانکاریەک هەندێک خەڵکی ڕەنگە لە قازانجیان نەبێن وە قوتابی خوێندکار ناتوانێت سوود لە جلەکانی ساڵی ڕابردوو بەکاربێنێ بەتابەت لە کەرکووکە بەڵام ئێمە بە بارودۆخی ئێمە توانی بڵێن کەرکووک زۆر باشترە لە هەرێمە چکە لە بەروی زانانی هیچ نوێ خەڵکی زۆری ڕەنگە هەندێکی سەر بە هەرێمەندێکی سەر بەغدایە بنزین هەرزانی و گرانی لا ئێمە هەندێک گرانی لە ئێمە جیاوازترە کەچی ئەوان جێبەجێیەکە لە ئێمەش ئێمە ئەمانێت تایبەتمەندی خوێندنی کوردی لەوایەتە ئەم جۆرە ستایلە لە گۆڕانکاری هەبێت و تایبەتمەندی خۆیەیە ڕەچاوی بارودۆخی قوتابی خوێندکارەکان بۆ نمونە ڕەنگی پرتەقاڵی بۆ باخچەکان بۆ منداڵی باخچەکان بۆ وەکو بۆردەکە یان شێتەکەی کە ئەو ڕەنگە بەکاردێن لەگەڵ تەنورەکە یا پانتۆڵەکان کە ڕەنگی چۆن بێ ڕەنگی نیلی بێ و ئەو پانتۆڵەکەی کە ینی زیاتر لاستیک بێ و کاڵاکەشی چرێشی بێ بۆ لەبەری منداڵی باخچە ناتوانێت ینی قایش و شتانە بەکاربێنێ زیاتر وەقییان قەیتان ببەستێ ئەو لە قازانجی قوتابی و منداڵی باخچەیەتە و لە ناوەندەکەی لە سەرتاییشان ڕەنگی ئەو ڕەنگەیە ینی زیاتر جگەریە ڕەنگەکە بڵێن سوودێکی جگەریە مارۆنیە ڕەنگەکەی و تەندورەکەیشی بە هەمان شێوە نیلیە بە هەمان شێوە عینە لە کاڵاکەیە لە ڕەچایەوە بکرێ وەگەر لە نرخەکەیشی بێت تا ئێستا 20مانە وەکو نرخێک دابەزێ بازار 5,000 نرخی بۆردەکەیان شێتەکەی کە لەبەرەکرێن و ئەو ڕەنگە ڕەچاوی چیش کراوە ڕەچایەوە کراوە بۆ ینی پاک و تەمیزی بۆ ڕەنگە یەکەم جە ڕەنگی جوان ڕەنگی کراوەیە وەک ڕەنگی خراوە ناشرین نییە ڕەنگێکشە ئەتوانی بڵێن پیسیش هەڵاگرێ ینی ئەوە نیە زۆر پیسی پێوە دیار بێت و ینی قسەیەک خۆمانەڵەیە چڵ هەڵگریشە بۆیە ئەمە لە قازانجی قوتابی خوێندکارەتە بەڵام بۆ یەکەم جارێکە جێبەجێکرێت بێگومان هەندێک خێزانی پەلی کردو لە کڕینی ئەوەیە لە جلوبەرگە پێمە ناخۆشە ڕاستی وان دوکاندارەکان خۆتازانی بۆ هێنانی بۆنونە ڕەنگە لە وڵاتێکی ترەوە جلەکان دێنێ ڕەنگە هێنابێتی زەرەکە بەڵام هیواداریشە لە زەر نەکەن لەبەروی تەنار قوتابی خوێندکاری دراست خوێندنی کوردی ئەو ئاڵە گۆڕاکرێت جلەکانی گۆڕێ بەڵام خوێندنی عەرەبی تورکمانی بە هەمان شێوە خۆی مێنێتەوە بۆیە ئێمە لە ئەوە ئەتوانی بڵێن نزیکەی یەک مانگێک ڕەنگە زیاتر ماوە 20 مانگ 21 مانگ دەوامە هێشتا زیاتر لە مایەک و 10 ڕۆژە داوام ماوە لە ماوەی ئەتوانێت ئەو کەسانی کە بیوە جلب بکرێت جلەکان بۆ ڕەنگەی کە پێویستەکە بکرێت بگوجێ لەگەڵ دوا بڕیارە.